نەوێت مەگەر دز بێ. 32 ساڵ بەسەر شەهیدکردنی خدر کۆساری شاعیری لاوی گەورەی کوردستان و ڕابوونی ئیسلامیدا تێدەپەڕێت و هێشتا شیعرەکانی لە گوێی خەڵکیدا دەزرینگێتەوە. ئێستا کە دووربینی گەلێک لە چاوە ڕۆشنبیرەکان سەرە و بنە، ئێستا کە دڵی زۆر دڵدار ئەوینی ڕاستی لێونە. لێکۆڵەرێکی پسپۆری ئەدەب و زمانەوانی دەڵێت ئێمە هەمومان قەرزداری کۆسارین چونکە بایەخێکی زۆری بە زمانی کوردی داوە، بەتایبەت بە دوای وشەڕەسەنەکاندا گەڕاوە و لە شیعرەکانیدا بەکاری هێناوە. بێگومان کۆساری بایەخێکی زۆر زۆری بە زمان دەدا، هەر بە تایبەتی بە دوای وشەیدا دەگەڕا و وشەوای بەکاردەهێنا کە خەڵک زۆربەی لەبیری چووبەوە یان بەکاری نەهێناوە. ینی زیاتر بۆ نمونە ئەو شمۆکریانیانی بەکاردەهێنا کە خەڵک بەکاریان نایانێت لە قسەکردنیشدا بەکاری نایانێت کەمتر مەگەر لە گوندە دوورەکان. بۆ نمونە ئەو لێو عیان بێ لە باتی لێتان عیان بێ، یان بۆ وی لە باتی بۆ ئەو. بۆ نمونە بێجگە لە چەندان و شەی دیکەی ڕەسەن کە خەڵک لە بیرچوو ئەو بە تایبەتی لە شاعرەکانیدا بەکار دەهێنە. تەمەن شاعریش ئەگەر ئەو شانەی تێدا بەکار هاتن، ئەو شانێک کە لە بیرکران وشەکان دووبارە زیندوو دەبنەوەنی باشترین شوێن بۆ زیندووکردنەوە و فراژووبوون و هێنانەوە گۆڕی وشەی لە بیرکرا و دەقی ئەدەبیە. دەقی ئەدەبی وا دەکات کە ئەو شانە نەمرن سەر لە نوێ زیندوونەوە. من ڕێبوارم ئەتۆش ڕێگای، من تینوم و ئەتۆش دەریای، من پێشمەرگە و ئەتۆش لولەی چەشی بڕوای. ئەمینی شاعیر و هاوڕێی کۆساری دەڵێت کۆساری هەموو شیعرەکانی خۆی لەبەر بووە. دەژڵێت زمانی شیعرەکانی کۆساری ئەوەندە لە ئاستێکی باڵادا بوون دەبوایە لە توێژینەوەکانی و پرۆگرامی خوێندن و زانکۆکاندا گرنگی و بایەخێکی زۆریان پێ بدرایە. ڕێزی لێ گیراوە بوو، خۆشەویست بوو لە ناو خەڵکی، ینی خەڵک دەیناسی بەڕاستی، ینی کە جاری وا هەبوو بۆ نمونە وتارێکیان دەدا لە گەرمەی وتارەکەیدا کە خدر هەڵدەستا خۆی پێدا دەکرد و جۆش و خڕۆشی هەڵدەستا و خۆی پێدا دەکرد و شعرەکەی دەخوێندەوە بەبێ ئەوە هیچی پێ بێ هیچی ئەوە بێ، هەز نازام، زۆر بەڕاستی پێوە سیر بوو کە ئەبە شێوەی کە خدر کۆساری شعری لە هەمان کادا چۆن بۆ هاتووە. جارێکیان من لە مزگەوتی گەورەی ڕانیە بووم، وڵا کا خدر کۆساریم بینی هەڵبەتە عاربانەیەکی پێ بوو، سەوزەی دەفرۆشت، شاعرجانی شاعران هەروە بۆ باقەتی سەوزەی دەفرۆشت. تەماشام کرد وڵاویش نوێژی عەسری وابزانم عەسر بوو، نوێژی عەسرمان کرد و هاتینە دەرێ پەرداخی فافۆنی لە جیفانی دەرهینە. گوتمەوە سیە؟ کوتی وەڵڵاهی ئەو شاعیرانە هەموو شێتن. گوتم بۆ؟ کوتی وەڵڵاهی لە ماڕ ڕەهاتوومەوە لە جیفانم هاویشت هەر بە خۆشم نەمزانیوە، هەر زەینم هەر لەکردن شیعرەکان بووە. حەقە هەموو کورد شانازی پێوە بکات. دەبوو یعنی لە زاکۆیەکان ئەوەی کاری لەسەر کرابە، لە مەکتەبەکاندا کاری لەسەر کرابە، چونکی بەڵێ ئەوانەوە پێ دەڵم شیعری بەڕاستی بێزگە لە ئیسلامیەکەشی شیعری نەتەوەین بەڕاستی، یعنی نەدەبوو ئەو سەربەتە بە خەسار بدرێ، نەدەبوو یعنی بێڕێز بکرێت، دەبوو ڕێزی لێگیرابە بە هەموو زمانەکانەوە بەداخەوە. من لە پێش خۆم هۆنراوەکانم بۆ ناردی و چاک دەزانم یەک بێشی وشەکانی لەت دەکرێت و لە تەوێڵی مەحەق دەدرێت. خدر محەممەد ناسراو بە کۆساری لە ساڵی 1967 لە شاری ڕانیا لەدایک بووە، بەیەکێک لە دیارترین شاعیرە بەرگریکار و ئیسلام خوازەکانی کۆتایی سەدەی 20ەم لە باشووری کوردستان دادەنرێت. ئەو لە 27 دوازدەی 1993 لە شەڕی ناوخۆدا و لە پشدەڕەرەقا بەدیلی و برینداری لەلایەن هێزێکی یەکێتی نیشتیمانیەوە لە تەمەنی 26 ساڵیدا شەهید کرا و دواتر لە گۆڕستانی کێوەڕەش لە ڕانیا بە خاک سپێردرا. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیا.